لا تۆریەکەمی بەڕنامەی بەیانی باش کوردستاندا باز لە خواردنە کوردەوارەکان دەکەین بابزانین کامیانن بێگومان زۆر خواردنی کوردەواریمان هەیە کە هاوڵەتیان خواستێکی زۆریان لەسەر باز لە پێک هاتۆ قۆناغەکانی دەکەین بە گفتوگۆ زیاتری ئەم بابەتەکەین کە میوانەکەمان هەوار محەممەد کە خانی چێشخانەوەی لە چێشخانە کوردەوارەکان و لەگەڵمانە سڵاو لێ بێ و بەیانی باش سپاس بۆی کا لە تۆریەکەمی بەڕامەی بەیانی باش کوردستاندا لەگەڵ ئێمەدا بەشداری ئەمێ سەرتا باسێک لە خواردنە کوردەوارەکان بکەین بێگومانینە سەر شوازەکان و خواستی هاوڵاتیانیش. سڵاو لە ئێوەش بەیانی ئێوەش باش وەڵا ئێمە بەیانیان زیاتر شۆرباکانمان حازرا بەرچایی بەیانیانیشمان هەیە لەگەڵ ئەوە کە خواردنەکانمان حەزەکەی بە نیشانتان بەم نیسکێنەمان هەیە بەیانیان نۆکاوە پەڵپینەیە ئەمە ژیاپراخە تر خواردنی کەشمان زۆرە وەکو گەنمەکوتا و کفتەیە ساوەرە قەرەخەرمانە برنج و خات و بەهارینە سەر بابەتەکانی زۆر خواردنی کەمان هەیە کە بەپێ تەڵەبی لەگەڵەوەدا بابزام تایبەت مەندی خواردنە کوردەوارەکان خواستی هاوڵاتیان لەسەری چۆنە بە تایبەت لە ئێستادا کە دەکرێت بڵین هەر لە وەرزی زستاندای ماوەیەکترە چینە وەرزی بەهار. بەڵێ ئێمە خواردنەکانمان بەپێی وەرزەکانە لە وەرزی زستانە زیاتر خواردنی گەنمەکوتا و کفتەکەمان پەڵپینەمان نۆکا و نیسکێنەکە ئاڕوات زۆرتری تەڵەبی لەسرە وەرزەکانی کەی بەعام هەموو خواردنەکان تەڵەبی لەسرە بەڵام وەکو ئێستا کە بەرەو بەهارە ڕووین تەڵەبی کفتەمان زۆرە گەنمەکوتا و پەڵپینە ساوەر و قەرەخەرمان زیاتر کوردەواریەکانمان زۆر تەڵەبی لەسرە. باشە. بێگومان خات و هەوار کە ڕاستەخۆکەمان لەگەڵەکەی لە شاری سلێمانیەکێک لە چێشخانە کوردەواریەکانە مێ باسێک لە کفتەی سابونکەرانمان بۆ بکەیەکی لە کوتانی کە شاری سلێمانی پێی بەناو بانگە باز لە پێکاتەکەی شازی دروستکردنی بەشێک بازەوە دەکەن کە دەکرێت لە کفتەدا تەنها برنج و بڕوێژ نییە بەڵکو هێلکی کوڵاویش لەگەڵیدا بەکاردەهێنرێت مێ باسێک لە پێکاتەکەی. گیان ئێمە کفتەکەمان کفتەی سابونکەرانیە کفتەی سابونکەرانیش بەس بڕوێشە بە قیمەی خۆماڵی ئەیکەین قیمەکە گوێز و بایام و کشمیشی تێ ئەکرێت کەرەوز پیاز قیمەکەی بۆ سوورەکەین و سەرەتا و هەویری بڕوێشەکەی بۆ ئەشێلین و بەم جۆرە کفتەکانەکەین کفتەکانی ئێمە کفتەی گەورەیە ئەمڕۆ ئامادەیە خاتە هەوارنیشانی ئێمە بینەرانی بیت زیاتر تەڵەبی خەڵکمان لەسرە وڵایی لەسەر ئاگرم ناوە چونکە کفتەکان کاتی ئەوێ خۆت ئەزانی کفتە کاتی ئەوێ کاتەکەی ئەوەش زۆر زۆر داهی لێوردنەکەم ئاساییە لەسەر ئاگرم ناوە. ئەمێت بزانم ئەمڕۆ چی تریشە ئامادە کردووە جگەلانی کە نیشانی ئێمەدا بە تایبەت لە ئێستادا لە نێو چێشخانەکە ئێوەدا ئامادەی بۆ بەیانیان. ئیتر بەیانیان زیاتر ئەمانەمان هەیە ئیتر کە ئەگاتە دەوری نیوەڕۆ سەحالێن ساوەر و قەرەخەرمان و کفتەکە و فاسۆلیا و برنج و مریشکەکانمان لەسەر ئاگرا ئیتر تقریبەن دەوری 2:30 تا 11 ئامادە بێ هەموو خواردنەکانی کە. باشە. خواستی هاوڵاتیان لە بەیانیان زیاتر بۆ خواردنە کوردەوارەکان زیاترا بە تایبەت هەندێک خواردن هەیە کە بەیانیان هاوڵاتیان بە تایبەت بۆ یەچن و ئەیخۆنیان خود لە کاتەکانی دیکە لە نیوەڕۆ دوای نیوەڕۆ و کاتەکانی دیکەدا زیاترە. خۆی ئێمە بە حکومەوەیکە لە ناو بازاڕین بەیانیان هەمانە خواردنەکانمان هەیە شۆرباکانمان ئەڕوا بەڵام تەڵەبی خواردنەکانی کەمان لە نیوەڕۆیە بە حکمی دوکانارەکان زیاتر ئێمە مشتریمانە مشتریەکانمان دوکانارەکانە تەڵەبی نیوەڕوانیان زۆرە لەبەرەوەی لە نیوەڕوانە زیاتر تەڵەبی خواردنەکانمان هەیە. بەڵێ ئەمێت زیاتر درێژە بە بۆم ئاماژە بۆ کرد کە کفتە لە نێو چشخانەکەی وەژدابوونی هەیە ئێوە کام جۆرەیدا ئامادە دەکەن هاوڵاتیان زیاتر حەزیان بە کام جۆرەی کفتەیە. خواردنەکان زیاتر ئێمە تەڵەبی پەڵپینەمان زۆرە بە دەرەجەی یەک کفتە تەڵەبی پەڵپینەکەمان زۆرە
یعنی بەڕاستی بە بەیانیانیش و لە نیوەڕوانیشە تەڵەبی پەڵپینەمان زۆرە. ئێوە چۆن ئامادەی دەکەن پێکاتەکانی ئێمە لەم فەسڵە ئێستا پەڵپینە نییە، بەڵام ئێمە پەڵپی بەڵێ تەنها پەڵپینە و نیسکە و لەگەڵ دۆشاوە. بەڵێ ئەی سەبارەت بە کفتە خات و هەوار ئەمەوێت زیاتر ئەوەی کە ئێوە ئامادەی دەکەن لە نێو چێشخانەکە ئێوە دابوونی هەیە کام جۆرەیانن بۆ منە چەند جۆرێک کفتە بوونی هەیە ئێوە زیاتر کامەیانن؟ یعنی وەکو تەڵەبی خەڵک بەڵێ وەکو ئێوەش کە ئامادەی دەکەن پێکاتەکانی خەڵکمان زۆر لەسەرە ساوەرەکەمان بەڵێ پێکهاتی وەکو ینی سەبارەت بە چ خواردنێکیان سەبارەت بە کفتە بۆن منە بەشێک کفتە دروستەکەن بە ماست و شیر بەشێک بە بەڕوێژ لە هەمان کاتە برنجی بەکارێنن بەشێک هێلکی کوڵاو ئەخەنە نێو کفتەکەەوە منەمێ بزانام ئێوە کام جۆرەیان ئاماداکەن و کامیان زیاتر بۆ منە تەڵەبی لەسرە. ئێمە کفتەکەمان بەس بە بڕوێشە و قیمی خۆماڵی بەڵام بەرەکەی ئێمە تەڵەبی زیاترمان لەسەر گەنمەکوتا و نۆکاوە بە کفتەی زرد. باشە ئەی سەبارەت بە خواردنە کوردەوارەکانی دیکە چیتر بۆ منە خواردنی کوردەواری لە نێو چێشخانەکەی ئێوە دابوونی هەیە بۆ منە قوڕا و دۆینە و بابەتەکانی دیکە؟ بەڵێ ئێمە زیاتر لە زستانە ئەوانی خواردنانی کە وەکو دوین و ترخێنە ئۆشتانە بەکارێنی بەڵام لەم فەسڵانە کە بەرەو گەرما ئەڕۆین زیاتر تەڵەبی ساوەر و قەرە خەرمان و پەڵپینەیە و گەنمەکوتا و کفتەیە نۆکاوە نیسکێنەیە ئەمانە لای ئێمە زیاتر ئەڕوا و تەڵەبی زۆرتر لەسرە ئێمەش بەپێی تەڵەبی مشتریەکانمان خواردنەکان حازرەکەین و ئامادەیەکەین. واتە پێش ئەوەی کە بۆ منە هاوڵاتیان سەردانی چێشخانەکە ئێوەکەن ئاگادارتانەکەنەوە کە ئەم خواردنەمان بۆ ئامادەکەن ئەو کاتە مەبەست لەوەیە؟ بەڵێ خۆی تەڵەبی خواردنەکانمان کە لەسەری بێت مشتریەکانمانە تەڵەبی خواردنەکانمانەکە ئێمە بەپێی تەڵەبی مشتریەکانمان خواردنەکانمان داناوە و بەپێی کاتەکانیش ینی ڕۆژەکانمان داناوە دیاری کردو اختیار کردووە مەسەلەن ئەمڕۆ ئێمە هەموو ڕۆژانێک کفتەمان هەیە یان ڕۆژە تاکەکانمان کردووە بە قەرە خەرمان بەپێی ئەو جەدوەلی کە دامان ناوە مشتریەکانیشمان ئەزانن کە چ کاتێک ئەو خواردنی حەزیان لێتی هەمانە. باش زۆر باز لە خواردنی دوینە دەکرێت لە هەمان کاتێک کە باز لە خواردنی دوینە بکرێت باز لە سوودە تەندروستیەکانیشی ئەکرێت بۆنە بۆ جەستی ئەو کەسا بەتایبەت ئاانی ئەیانە کێژرا بازێنن یاخود چالاکی ئەمێ بزانم ئێوە بۆمە بەتایبەت لە وەرزی زستانەدام بێت یاخود هەر وەرزێکی دیکە بێ ئێوە دوینە ئامادە دەکەن ئێستا لە بەردەستدای بۆم لە نیشانی ئێمە بینەرانی بیت. ئێمە خواردنی دوینە بەڕاستیان ترخێنە لەبەرەوەی خواردنەکە زۆر کوردەواری و ڕەبتی نزیکی هەیە بەپێی تەڵەبی مشتری ئەگەر داوای بکە بۆی سازەکەین ئەگەر نەژبێت ئامادەی ناکەین. باشە ئەی چۆن ئێوە سازی ئەکان بۆم لە ئامادەی دەکەم پێکاتەکانی چین چی لە خۆ دەگرێت؟ بەڵێ خات و هەوار ئەمێ بزانم چۆن ئێوە دوینە ئامادە دەکەن سازی دەکەن پێکاتەکانی چین؟ خۆی دوینە ئامادەکردنی دوینە زۆر ئاسانە لەبەرەوەی دوینە هیچ پێکاتەیەکی نییە تێکەڵیکەیت تەنها ئەیکەیتە ئاو و ئەی کوڵێنی دواتر ڕۆنی بۆ ئەقرچێنی وێکی بەسەریا مجرد ئەوەیە بەڵام ترخێنە تۆزە خاتەوارە بزانمی چیتر لەسەر ئاگر هەیە بۆم لە لاکاتی ئامادەکردنیا بە نیشانی ئێمە بیت ئەڕوەڵا هەمانە. بەڵێ خواردنەکانمان لەسەر ئاگرا بەڵێ ئەگەر نیشانمان بی خات و هەوار بۆی ئێمە و بینەرانیش بیبینین باشە لە خزمەتام بەڵام لە نهۆمی سەرەوە ئێمە خواردن حازرەکەین. بەڵێ ئەتوانیم بچم نیشانتانی بەم؟ بەڵێ فەرموو خات و هەوار بۆی ئێمە و بینەرانیش ئەو خواردنە کوردەواریانە ببینین کە لە نێو چێشخانەکەی ئێوەدا بوونی هەیە بۆی بینەرانج بە هەماشەوە تایبەت ئەم خواردنە کوردەواریانە ببینن. باشتیان
بەڵێ کەواتە ئەم تۆرەی کامڕۆ ئێمە ئامادەمان کردەوە تایبەتە بە خواردنە کوردەواریەکان بێگومانوەکو خاتەوەریش ئاماژەی پێکرد کە خواردنە جۆر بە جۆرەکان لە نێو چێشخانەکەی ئێوەدا ئامادە دەکرێت و هەندێک خواردن هەیە بە تایبەت هاوڵاتیانی خۆمان بەیانیان پەنای بۆ دەبەن و لە کاتەکانی دیکەشدانی و ڕۆبێ خودوانی و ڕۆبێت خواردنە کوردەواریەکان دەخۆن و هەروەها منەمێ ئاماژە بۆ کەم کە لە شاری سلێمانی کە بە کفتەی سابونکەران ناوبانگێکی زۆری دەرکردووە و خۆشی ئاماژەی پێکرد کفتەی جۆر بە جۆر بوونی هەیە و هەندێک جۆر لە ئامادە دەکرێت هاوڵاتیان خواستی تایبەتیان لە سەری هەیە ئەمێت خات و هەوار پێمان بڵێ بزانم چی لەسەر ئاگراچی و ئامادە کردووە بۆ هاوڵاتیان بۆ مشتریەکانە ئەمە قەیسیەکەمانە شلەی قەیسیە ئەمە شلەی قەیسیەکەمانە شتە ئامادە نەبووە بەڵێ ئەمەیان مریشکە ئاشەی مەنجەڵەکەی ترچیە شتەکەمانە سەرەتا ئەیکوڵێنین بە گەنمە کوتاوە کفتەی بڕێشە جگەل لەگەن مەکتا ئەتوانێت شتی دیکەشی تێ بکرێت بۆ نە بەشێک سڵک بەکارهێنن بەڵێ ئەگەر اختیاری خەڵکمان لەسەر بێ ئیگۆڕین ئێمە باشەی مەنجەڵەکەی چەنی شتی خات و هەوار ئێوە چی بوو؟ ئەمەشیان مریشکە ئەیکوڵێنین بەڵام ئەوەیەکیان ئاو فڕوجامان گرتو ئەمەیان بەجیا لێ سوورەکەینەوە کامیان ئەمە مریشکی کوڵاوە بەڵێ هەردووکیان مریشکی کوڵاوان دوایەوە تایبەتر ئامادە ئەکرێ بۆم نە بەپی خواستی هاوڵاتیان بەشەکان حەزەکەن سوورکراوە بەڵێ ئەوەیکیان بە ئاو فڕوجاوین بەس ئەمەیان سووری ئەەکەینەوە هەڵێک زێنین ئیتر برنجەکانیشمان لە کاتی نیوەڕۆیا سازیەکەین لەبەرەوەی برنج نابێت ساردبێتەوە باشە ئەی ئاو فروداوەکە ئێوە چی لە پێکاتەکەیکەن بۆم نە بە شکلی مۆ بەسرا و هەروەها پەتاتەی کوڵاو و پیاز و ئەم بابەتانە ئەمێ بزانم ئێوە چۆن ئامادەسان کردووە بەڵێ ئێمە چوو کامریشکەکەمان فرێشە ئەو جۆرشتانی تەنها پیازی تێگەین و بەخۆیەوە ئیکوڵێنین ئاو فڕوجاوەکەی تەڵەبی زۆر خەڵکیشی لەسەرا زۆر کاتێ لە کاتی خواردنی شۆرباکانە داوای ئاوی مریشکەکەمان لێەکەن بەڵێ بەشێکیش بەتایبەت لە ئافرۆجاوەکە بۆ منە گێزەری کوڵاو بەکارهێنن و ئەیکەنە ناویەوە ئەمانە ئێوە ئامادەی ئەکەن یاخود ئەمەشان بەپێی تەڵەبە نه ئەگەر تەڵەبی لەسەر نەبێت تا ئێستا تەڵەبی ئەوانمان لەسەر نەبووە بەڵام ئیتر وەکو ئاوی مریشکەکەمانیان زۆر بەلاوە خۆشە مشتریەکانمان زیاتر تەڵەبیەکەن ئیتر ئێمەش هەر بۆ شێوەیە سازیەکەن بەڵێ ئەی سەبارەت بە بێکمان ئێمە سەر پرسیارەکانی دیکە و خواردنەکانی دیکە بەڵام ئەمە ناونیشانی چێشخانەکەتمان بیت بەتایبەت ئێستا ئەوانەی کە خواستێکی زۆریان لەسەر خواردنە کوردەواریەکان هەیە چۆن سەردانتان بکەن ناونیشانەکەتان کوێیە؟ ئێمە شوێنمان لە ئەسحابە سپین مەطعەمی خانمانی شار مەطعەمەکەمان لە ئەسحابە سپی بەرامبەر گەراجی پاسەکانی ئەسحابە سپی بەرامبەر بینای ئەسحابە سپی مەطعەمی خانمانی شارە بەڵێ زۆر سپاس بۆ خاتو هەوار محەممەد خاوەنی چێشخانە کە بەمبانی خواردنی کوردەواری بۆ ئێمە گواستەوە لە شە ساغ و دەستی خۆش بێ.